لە دوا جەولەی قۆناغی کۆمەڵەکانی خولی پلەیەکەکانی کوردستان بۆ تۆپی پێ لا کۆمەڵە یەکەمدا هەردوو یانەی سۆران و کۆیە لە یاریگای یانەی سۆران بەیەک گەیشتن. سۆران گەیشتە قۆناغی چوارگۆشەی زێڕین و کۆیەش ماڵ ئاوایی کرد. ئەم یاریە بۆ هەردوو یانە چارەن و ساز بوو چونکە دوا یاری قۆناغی کۆمەڵەکان بوو. یانەی سۆران بەیەک خاڵ لە یاریەکەدا دەگەیشتە قۆناغی چوارگۆشەی زێڕین، بەڵام کۆیە تەنها پێویستی بەبرنەوە هەبوو. ئەنجامی کۆتایی یاریش لە بەرژەوەندی یانەی سۆران کۆتایی هات بە بێ گۆڵ بۆ هەردوولا. بەم ئەنجامەش سۆران گەیشتە قۆناغی چوارگۆشەی زێڕینی کۆمەڵەکان و یانەی کۆیەش ماڵ ئاوایی لە خولی پلەیەکەکانی کوردستان کرد. ئەمڕۆ خۆشحاڵ بوون بۆ ئەنجامەکانی وەش سۆران بۆ یەکەم جار توانی لە خولی پلەیەکی کوردستان بگەتە چوارگۆشەی زێڕین کە جێگەی دڵخۆشیە لێرەوە دەستخۆشی لەو جمهورە ئەکەین کەوا زۆر هە لە دەقەی یەکەم وەتاق و کۆتایی پاڵپشتی یاریزانان و یانەی سۆرانیان کرد جێگەی ڕێز و خۆشەویستیمانە و هەر بەو ئەنجامەش ئەگەرچی ئێمە زۆرتر فۆرسەی گۆڵکردنمان هەبوو بەڵام بەداخەوە نەمانتوانی فرسەکان لە ساڵحی خۆمان تەواوکەین، بەڵام بە هەر حاڵ هیچ بە هیچ لە ساڵحی ئێمە بوو توانیمان سەرکەوین بۆ چوارگۆشەی زێڕین. هەردوو یانە بەترسەوە یاریان دەکرد. چەند جارێک هەردوو لا فرسەتی گۆڵیان بۆ دروست بوو، بەڵام یاریزانانی هەردوو لا سەرکەوتونە بوون لە تۆمارکردنی گۆڵدا. لا خولەکی چلوچواری گەیمی یەکەمدا ناوبژیوان دوو یاریزانی لە هەردوو لا بە کارتی سوور کردە دەرەوەی یاریگا. ئەمەش کاریگەری هەبوو لە سەرڕەوتی یاریەکە بە تایبەت بۆ کۆیە چونکە باشترین یاریزانیان کرایە دەرەوە. لە کۆتا خولەکەکانی کاتی زیادکراویشدا ناوبژیوان یاریزانێکی تری لە یانەی کۆیە بە کارتی سوور کردە دەرەوە و بە تەواوی یانەکە بێ هیوا بوو لەوەی گۆڵی سەرکەوتن تۆمار بکات. كاورو موفقش نبو براستي جماعيا تبا ما جماعي تبا فردي فريق موفق نبو لو نتزكاش بلا صالح من الصوره براستي بوي دس دركرنا ودو يارزان تاثير زور سيارزان كان ما بتايبتي يارزان كاردوس ك فريقي ما براستي يعني امكانيات زور ما نسويها زور معلومات ما تعليمات ولسش ما نسويها بس هو خوي جوره تو باخذ ياور منا ان شاء الله توبانش خلاص نبو يخسرني خمان اماده دكن لور دوري دابي ان شاء الله موفق دابي. یانەی سۆران با کۆکردنەوەی 12 خاڵ لە کۆی 7 یاری کۆمەڵی یەکەم توانی خۆی بگەێنێت بە قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی پلەیەکەکانی کوردستان. لەبێش ڕوبەڕووی یانەکانی سیروانی نوێ و گارە و خاک دەبێتەوە و ڕکابەری دەکات بۆ سەرکەوتن بۆ خولی نایابی کوردستان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.